زەری کرمانجی خێرەی لە ڕوودا و ڕازگۆی لە هەوا. هەرەمی دەروون. هەرەمی دەروون پرۆگرامێکی هەفتانەی رادیۆی زەری کرمانجیە. ڕێگاکە بۆ ئەوەی گەشتێک بکەی بۆ جیهانی دەرونی خۆت، بۆ ئەوەی دەروون و کەسایەتی خۆت بناسی. چۆن دەتوانین لە ڕێگەی هەرەمی دەروونتەوە مانج و خەونەکانت بێنیتە دی. گەر دەتەوێت لە سەختی و ئازارەکان، گریان و پێکەنینەکانی ژیان تێبگەی، لە هەرەمی دەروون گفتوگویان لەبارەیەوە دەکرێت. ڕۆژانی سێشەممە بۆ پێشکەشکردنی پرۆگرامی هەرەمی دەروون بوژان ئیبراهیم لەگەڵتان دەبێت. سڵاوتان لێبێت ئازیزان. سڵاوتان لێبێت ئازیزان، هیوادارم زۆر باش و تەندروست بن لە هەر شوێنێکی ئەم جیهانەدان. خۆشحاڵین هاتینەوە خزمەتتان لە پرۆگرامی ئارامی دەروون. تەوەری ئەم جارەمان زۆر زۆر گرنگە، باس لە پرسێکی گرنگ دەکەین، ئەویش ئازادی داراییە. ئازادی دارایی چییە لە نێوان هاوسەراندا؟ دەپرسین ئایا کیسە جودایی چییە؟ تا چەند گرنگە داهاتی جیا لە نێوان هاوسەراندا هەبێت؟ ئایا بارودۆخی ئابووری وای کردووە ژنان لە دەرەوە کار بکەن، یاخود پێویستیەکی ژیانە و مافێکی تاکە کەسیە؟ لەولاوە دەپرسین ئایا کیسە جودایی هۆکارە بۆ کێشە خێزانیەکان؟ دەگوترێت یەکێک لە هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران لە ئێستاە بۆ کیسە جودایی دەگەڕێتەوە. لەگەڵمان بن، هۆکار و چارەسەرەکان دەخەینە بەردیدی ئێوەی ئازیز. بۆ ئەمە بەستە زۆر بەڕێز پارێزەر بەناز حەدێ ساڵح، هەڵگری بڕوانامی ماستەر لە ستۆدیۆ میوانە گفتوگۆ دەکەن لەسەر ئەو بابەتە. ئێوەش دەتوانن بە کۆمنت لەگەڵمان بەشدار بن، هەر سەرنج تێبینیەکتان هەیە، پرسیارێکتان هەیە، وەڵامتان ئەدەینەوە. زۆر زۆر بەخێر بێی مامۆستا. زۆر سوپاس بژان خان، سوپاسڵانەکەم. بەخێر بێی سەرچاوە، زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. دەمانەوێت لەوە دەست پێ بکەین ئایا کیسە جودایی چییە؟ طبعا جیابوونەوە بریتە لە نەمانی ئەو پەیوەندیە شاقەیە کە لە نێوان دوو هاوسەراندا هەیە، بۆەوەی کە ئیدی هەردوو لە بە شێوەیەکی شاقی و قانونی لە یەکتر جیابنەوە هیچ پەیوەندیەکی بۆ نمونەجوڵ و مێردایەتی لە نێوان ئەم دوو هاوسەرە نامێنی. بەڵێ، دەمانوێت باس لە ئازادی دارایی بکەین، کیسە جودایی بە تایبەت لە نێوان هاوسەراندا. ئازاد دەتوانین بڵین ئازادی دارایی بریتە لەوەی کە تاکێک بتوانێت سەرچاوەیەکی داهاتی هەبێ بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانی خۆی بۆ پڕکردنەوەی ئەو حەز و ئارەزوو پێداویستیانی کە لە ژیانی خۆیدا هەیە، بەبی ئەوەی کە پشت بە کەسانی دیکە ببەستێ، واتە توانای هەڵبژاردن و بەدواداچوونی ئەو شێوازە ژیانی کە خودی تاکە کەسەکە ئارەزووی ئەکات، بەبی ئەوەی کە لە ڕووی داراییەوە سنووردار بکرێت. دەتوانین بڵێن کە هۆکارێکە بۆ کە ئێستا کێشە خێزانیەکان زۆر بۆ کیسە جودایی دەتوانین بڵین بڵێ هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران زۆرم، تۆ ناتوانانی من بڵنە لمیتی کەم بە یەک هۆکار یاخود دوو هۆکار، بەڵکو کۆمەڵی هۆکار هەنا، بەڵام بەڕاستیش بوونی خراپی بارودۆخی داراییەکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، کاریگەریکە خراپی کردوتە سەر پەیوەندی خێزانیەکان، وای کردو کە کێشە خێزانیەکان زۆر بێ، ناکۆکی خێزانیەکان زۆر بێ، لەگەڵ ئەوەی کە ئێمە کۆمەڵی هۆکاری دیکەمان هەیە بۆ جیابوونەوەی هاوسەران، لەوانە ناپاکی هاوسەری کە بەڕاستی ئێستا زۆر بووە، ئەویش لە ڕێگەی کۆمەڵی ئامراز، بە تایبەتی کە بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکان ژماریان ئێکجار زۆر بووە. ئێمە ئەنواع جۆری تۆڕە کۆمەڵایەتیمان هەیە، بە تایبەتی کە ئەم خێراکرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی ئینتەرنێتدا وای کردووە کە ئەو هاوسەرە کە لە ماڵە دەتوانێت یاخود هەر شوێنێکە زۆر بە ئاسانی پەیوەندی دروستکە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر پەیوەندیەکی ناشەڕعی و بە تایبەتی سایتە ئینتەرنێتیەکان کە ئێستا هیچ سانسۆرێکی لەسەر نیە، بەڕاستی ئەمەش هۆکارێکی دیکە بۆ ئەوەی کەوای کردووە کێشە خێزانیەکان زۆر بن، لە ئەنجامی ئەمەش جیابوونەوەی زۆر بێ لە نێوان هاوسەراندا. هەروەها هۆکارێکی دیکە بریتە لە هاوسەرگیریکردن لە تەمەنی بچووکدا، کە بەڕاستی ئێستاش ئێمە ئەبینین ڕۆژانە لە دادگا کە هەمان ئەو کچ-کوڕێک کە دێن زەواجی ئەەکەم پرۆسەی زەواج ئەنجامەدەن، ماوەیەکی زۆر کەمی بەسەردا ئەڕوات دێنەوە هەمان ئەو شوێنی کە لێی وەستان و لە هەمان ئەو شوێنە داوای جیابوونەوە ئەکەن. و هۆکارێکی دیکەش بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، بەڕاستی ئەمەش هۆکارێکم و ئەمەش زیاتر لەلایەن پیاوان ینی بەکاردەهێنرێت و زیاتر ئافرەتەکە داوای جیابوونەوە ئەکات و من خۆم چەندین کەیسم هەبوو لەم شێوەیە.
و بەڕاستی ناکۆچی نێوان هاوسەران وە کۆمەڵی هۆکاری دیکە کەوای کردو خراپی بەتایبەتی خراپی پەروەردەی خێزانی کە ئێمە پەروەردەی خێزانیمان بەڕاستی لە ڕۆژێکی زۆر خراپدایە ئێمە هەتا کاریگەری کردوتە سەر ئاسایشی کۆمەڵایەتی گشتی ئەم کۆمەڵگەی ئێمە بۆی پێویستە ئێمە ینی هۆشیارێکی تەواو هەبێ سەبارەت بە پەروەردەی خێزان و سەبارەت بە پرۆسەی هاوسەرگیری پێش ئەوەی کە هەردوو تاکە کەسەکە بستنانی ئەم پرۆسێ. دەمانێت بزانین کە ئایا زیاتر کە ئافرەت چوو لە دەرەوە کار بکە ئەمە کێشەکانی قوڵتر کردەوە کە داهاتی جیان هەبێت و کێشەی دارایی دروست بێت؟ ناتوانم بڵێم بەتەنها ئەمە هۆکار بەبەوەی کە کێشە خێزانیەکان دروست بێت لە بەرەوەی زۆر جار ئێمە نمونەی زیندوی وامان هەیە کە ژن و پیاوەکە کە هاوسەری یەکدین هاتوونەتە دادگا ئەبینن هەردووشیان لایەنی داراییان باشە و بۆ نمونە پێگەی ئەکادمی کۆمەڵایەتیشیان بەرزە لە هەمان کاتدا کێشەی خێزانیان هەیە و هاتوون داوای جیابوونەوە بکەن بەڵام لە هەمان ئەم نمونەی پێچەوانشمان هەیە کە زۆر جاری وهەیە ئەبینین بۆ نمونە پیاوەکە هاتووە خاوەن کارە بەڵام ئافرەتەکە بێکارە یعنی تاوەکو ئێستاش لەگەڵ دابێ ئەم دابوونەریتە هەرماوە لە نێو کۆمەڵگەی ئێمە بەڕاستی و بەتایبەتی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران ئەگەرچی بەراوردکەین لەگەڵ پارێزگاکان لە هەرمی کوردستان تاوکو ئێستاش هەر لەسەر ئەمە ئەو فکرن کە بۆ نمونە پێویست ناکە ئافرەت لە دەری ئیش بکات یان خاوەن داهاتێکی ئابووری سەربەخۆی بێت لەگەڵ ئەوەی بوونی ئافرەت لە ڕووی ئابووریەوە بە شێوەیەکی سەربەخۆ بۆ نمونە داهاتێک بۆ خۆی کۆ بکاتەوە خەرجیەکانی خۆی دابین بکات لە بنەڕەتدا لە ئەسڵدا هیچ زیاکاریەک دروست ناکات بگرە دەتوانێت یارمەتی هاوسەرەکەشی بداوە ئێمە زۆر نمونەی واشمان هەیە ئەبینین کە پیا و ئافرەتەکە هەردووکیان لە دەرێ کارەکەن و ماڵی خۆشیان بە شێوەیەکی باش بەڕێوە ئێمە زیاتر دەمانێت جەخت لەسەر بکەین کە کیسە جودایی ڕاستە هەردووکیان کار دەکەن بەڵام کیسە جودایی کە پارەی هەردووکیان جیاواز بیت لایەن داراییان هەردووکیان جیاواز بیت ئەمە بۆتە کێشە؟ بەڵێ ئەم حاڵەتەشمان هەیە لە بەرەوەی زۆر جار دەبینی کە ئافرەتەکە بۆ نمونە داوای ئەوە کە بچێتە دەرێ کار بکە ئیش بکە بەڵام وتم هەتاوەکو ئێستاش ئێمە لەسەر ئەو فکرەدان بەشێک لە پیاوەکانی ئەم کۆمەڵگی ئێمە وا فکرەکەنەوە کە بۆ نمونە پێویست نییە ئافرەتەکەی بچێت کار بکات لە درۆ پێی کار دەکاتە سەر ئەم پەیوەندیەکانی نێوان ئەم دوو هاوسەرە و لە ئەنجامدا کە پەیوەندیەکانی نێوان ئەم دوو هاوسەرە ئاڵۆزی تێکەوت گرژی تێکەوت و ئاکات پەنابانە بەر زیابوونەوە یاخود کۆمەڵی داوای دیکەی هاوڕای لەوەی کە لایەنی سۆزداری و پەیوەندیەکانیان لاوازتر دەکات بە تاکید تێنەگەیشتن لە ئازادی دارایی لە نێوان ئەم دوو هاوسەرە کاریگەریەکی زۆری دەبێتە سەر پەیوەندی سۆزداریەکانی نێوان ئەم دوو هاوسەرە لە ئەنجامدا کە ئەو متمانی ئەو هەست سۆزە لە نێوان ئەم دوو هاوسەرە نەما و ئەکات کە بەرەو خراپی بچێ پەیوەندیەکانی نێوانیان و ئەکە زیاتر هەست بە نائەمنی بکات بە تایبەتی ئافرەت لە بەرەوەی لە کۆمەڵگەی ئێمە دەتاوەکو ئێستاش ڕاستی ئێمە ژمارێکی زۆر ئافرەتمانەیە کە لە دەرەوە کارەکەن فەرمانبەرن کارمەندن کارن ئیشەکەن بەڵام لە هەمان کاتدا دەبینی زۆر ئافرەتی دیکەشمان هەیە ڕەنگە حەز بکات بێتە دەرەوە بەڵام ناتوانێت ئەوش حەزەکە وەکو ئافرەتەکان دیکە پێداویستەکانی خۆی دابین بکات بەڵام کە پیاوەکە ڕێگری لێ ئەکات کێشە دروستە بێ یاخود نەک هەر بارودۆخی ئافرەت بەڕاستی ئەمەویدان بەوە دابنیم کە هەتا بارودۆخی دارایی کە ئێستا بە شێوەیەکی گشتی خراپە لە هەرمی کوردستان کاریگەری کردو سەر زیادبوونی کێشە خێزانیەکان ناکۆکی دروستە بێ زۆرجار لە ئەنجامی نەبوونی پارە یاخود پەیوەندیەکانی نێوان ئەم دوو هاوسەرە یاخود بۆ نمونە ئەم خێزانە داوای ئەوە ئەکە پێداویستی زیاتری بۆ دابین بکرێت لە ئەنجامدا کە ناتوانێت بۆی دابین بکات کێشە دروستە بێت و لە ئەنجامدا سەر دەکێشێت بۆ لەکتراسانی پەیوەندی خێزانیەکان. سەبارەت بە پەروەردەکردنی منداڵ چ کاریگەریەک لەسەر دەرونی ئەو منداڵە دروست دەکات کە ئەو کێشەیە کە کیسە جوداییبی داهاتی جیابی چ کاریگەریەک بۆ سەر دروست دەکات؟ بێگومان کاریگەریەکی زۆر خراپ لەسەر ئەم منداڵە دروستاکە هەموو جار هەروەمان و تۆ ئێستاش دووبارەیەکەینەوە یەکەم قوربانی لە پرۆسەی جیابوونەوەی نێوان هاوسەران بریتە لە منداڵ بەڕاستی لە کۆتاییدا ئەم کاتێک هەم دوو هاوسەرە ناکۆکیان دروستە بێ لە نێوانیان پەنا ئەبەنە بۆ دادگا کاتێک کە داوای زیابوونەوە لەسەر یەک ئەنووسن یەکەم شت کە لە دژی یەک بەکاری بێنین وەکو چاکێک بریتە لە منداڵ من خۆم کەیسم هەبووە بۆ نمونە ئافرەتەکە داوای کردووە کە منداڵەکەی بۆ وەربگرینەوە و لە ڕێگەی داوای ئێستەڕدادا حەزانەوە منداڵەکە دراوە بە ئافرەتەکە دوای ئەوەی کە بۆ نمونە ساڵێک ئێمە ئیشمان کردو لەسەر کەیسەکە لەسەر داوایەکە دەبینین لە کۆتاییدا ئەو ئافرەتە دەڵێت ئەو منداڵم ناوێت و نامێت بە خێوی بکەم تەنها وەکو دژمنداریەک یعنی وەکو چەکەک لە بەرامبەر ئەوەی کە هاوسەرەکەی دژمنی ئەوە بەکاری هێناوە جگەلەوەی کە کاتێک ئەم دوو هاوسەرە بڕیار
دیارەدەن بە جیابوونەوە ئەو ئافرەتە ئەو منداڵە سەری لێ ئەشێوێ ناتوانێت پەروەردەیەکی تەندروست وەربگرێت لە کۆتاییدا دەبێتە پەروەردەی دەستی بۆ نمونە ماڵی داپیری یاخود باپیری یاخود پەروەردەی شەقام کاتێک کە ئەم منداڵەش نتوانرا پەروەردەیەکی باش وەربگرێت لە کۆتاییدا تاکێکی ناتەندروستی دەردەچێت لەنێو کۆمەڵگادا کاتێک کە تاکەکانی کۆمەڵگەمان ناتەندروست بوون بێگومان کاریگەری دەبێت لەسەر کۆی گشتی ئاسایشی خێزانی کۆمەڵایەتی لەم کۆمەڵگەی ئێمەدا دەمانەوێت باسی ڕۆژی دادگامان بۆ بکەیت ئایا زۆربەی سکاڵاکان کە بۆ نمونە کێشیان هەیە هاوسەرەکان ئیلا بەجیابوونەوە کۆتایی دێت بە شێوەیەکی گشتی ڕەوشی دادگاکانی ئێمە نەک تەنها لە ئیداری سەربەخۆی سۆران لە تەواوی هەرێمی کوردستان بگرێت لە عێراقیش بەڕاستی دەتوانین بڵین ڕەوشی دادگاکانی ئێمە لە دۆخێکی خراپدایە بە تایبەت لە کێشە خێزانیەکان کە ڕاستە شتێکی زۆر نۆرماڵە یعنی لە هەموو ئاینونەتەوەی جیابوونەوە هەر هەیە ئەوە بۆکو چارەسەرێکی جاری وە هەیە پەنای بۆ ئەبردرێ بەڵام کێشەکە لەوەدایە ئەم کێشانە زیاد بوون و ئامارەکان ئەو ڕاستیانەمان بۆ بە دەردێخن کە بەڕاستی بە تایبەتی ئەو ئامارەی کە لەم دوایانە بڵاو کراوە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقیش دەبینین کە حاڵەتەکانی جیابوونەوە زۆر زیادی کردووە بۆیە کێشە خێزانیەکان بەڕاستی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیاد بووندایە بە تایبەتی لە بواری داواکانی جیابوونەوە لە بواری تونوتیژی خێزانی ومادە هەفتی تونوتیژی خێزانی کە ئێستا بەڕاستی زۆر بۆ لە دادگا دەمانێت ینی سەرەتا کە هۆکارەکان باس کرد کێشەکە خێزانیەکان و هۆکارەکانی جیابوونە بەڵام دەمانەوێت ینی بەدەقی پێمان بڵێ ئەو هەموو کێشێ ئەو هەموو سکاڵایەکە لە دادگاکان تۆمارەکرێ هۆکاری سەرەکی چییە وەکو هۆکارێکی سەرەکی و دیار و ئاشکرا بێت وەکو هۆکاری سەرەکی وتم ناتوانم بەتەنها لیمیتیکەم بە یەک هۆکار بەڵام کۆمەڵی هۆکارمان هەیە لەبەرەوەی هەر ینی هەر سکاڵایەک یاخود هەر داوایەک دێ بۆ دادگاکان ئەگەڕێتەوە بۆ سەر خودی سروشتی سکاڵاکە لە ڕووی بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری ئەو سکاڵاکارە یاخود ئەو داواکاری کە داوای نووسیوە لە دادگا وتم کۆمەڵی هۆکارە بەڵام بە تایبەتی کێشە خێزانیەکان کە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە تایبەتی ئەبینین ئێمە ئەنواع جۆری تۆڕە کۆمەڵایەتیەکانمان هەیە کە زۆر بە ئاسانی ئافرەتەکە یاخود هاوسەرەکە پەنا ئەباتە خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانە ئەم تۆڕانە هۆکارەکەش ئەوەیە لە ئەسڵدا ئێمە پەروەردەی خێزانیمان کەم کورتی تێدایە پەروەردەی خێزانیمان ڕاست نییە ئەو دۆخەماتی گەرایی کە جیهان پێوە دەناڵێنێ پێت وایە کوردستانیش خۆکارەکان یعنی بارودۆخەکە لەبارە بۆ شێوەیە بە تەکید دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆر زیاترە لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی بۆ نمونە وڵاتێکی بەکاربەرە وەکو وڵاتانی دیکەی سەرمایەداری خاوەن بۆ بەرهێنانی پیشەسازی نییە خاوەن سیستەمی بانقی نییە جگەلەوەی کە تاکی کوردیش دایم حەزی لە لاساییکردنەوەیە بۆ لاساییکردنەوەی لە چاو وڵاتانی دراوسێ وڵاتە ئەوروپیەکان هەتا لە جلوبەرێک لە خواردن لە فاشۆن لە شتی ڕووکەشی لە شتی دەرەکی ئەوەندەی کە گرنگی بدا بۆ نمونە پەروەردەی خێزانی خۆیان گرنگی بدا بە ئەندامانی خێزانەکەی خۆی یاخود بە هاوسەرەکەی خۆی زیاتر چاوی لەو ڕووکەشەیە کە لە دەرەوە ئەیبینی وە زۆر جاری باش هەیە هەوڵ ئەدا بۆ نمونە بە ڕێگەی شەرعی ناشەرعی یاخود ڕێگەی نامەشروع ئەم مادەیە بەدەست بێنێت هەبووە کەیس لەلاتان لەسەر کێشەی دارایی لەسەر کیسە جودایی لێکتر جیاوبنەوە خێزانەکە ڕۆژابێتەوە دەکرێت ئێمە وتم زۆربەی کێشە خێزانیەکان ناکرێت من بڵێم کاریگەری نییە بە تاکید خراپی بارودۆخی دارایی کاریگەری دەبێت لەسەر تێکچوونی پەیوەندیەکانی ئەم خێزانە لە تەواوی لەسەر تەواوی ئەندامانی ئەم خێزانە نەکات خودی هاوسەرەکان بەڵام کاتێک کە ئەبینی بارودۆخی دارایی خراپە بەڵێ بەڕاستی ئێستا زۆر کەسمان هەیە دەڵێ زۆر بە زەحمەت دەتوانێت پێداویستیەکان دابین بکە بۆ خێزانەکەی خۆی کاتێک کە ناتوانێت ئەم خێزانە داوای زیاترەکە بۆ نمونە داواکە دەڵێ شوکو ئەو خەڵکە فلانە شتم دەوێت کاتێک کە ناتوانێت دابینی بکات ئیدی ناکۆکی دروست دەبێت کە ناکۆکی دروست بوو کێشە دروست بوو پەیوەندی سۆزداری نێوان ئەم دوو هاوسەرەتێکە چێ کاتێک کە تێک چوو ئەو کات پەنا دەبەنە بەر سکاڵا و داواکان لە دادگا دەمانەوێت یان بینەرە بیسەرەکانمان لێمان بۆیان ڕوون بێتەوە چارە سەر چییە چی بکرێت باشە بۆی ئەو کێشە خێزانیانە کەمتر بێتەوە لاین دارایی تەفاهمی زیاتر هەبێت پێویستە وەکو خێزان ئێمە بڵێن تێگەیشتنیان هەبێت بۆ ئازادی دارایی پێویستە لە نێو هەموو خێزانەکان بەڕاستی تێگەیشتنیان هەبێ بۆ ئازادی دارایی و ئەم تێگەیشتنە لە ئازادی داراییش دەتوانین بڵین چەند هەنگاوێک لەخۆ ئەگرێت تۆمارکردنی سەرچاوەکانی داهاتیان و خەرجیەکانیان و بۆ نمونە پاشە کەوتکردنی بەشێک لە ئەو داهاتی کە لە نێو خێزانەکانیاندا هەیە بۆ ئەوەی بتوانن
لە کاتی پێویست یان لە حاڵەتی لە ناکەو ئیسیفادەی لێ بکەن و بوونی پلانی ئامانجی دارایی لە نێو خێزانەکان اینجا ئامانجەکە درێژخایەن بێت یاخود کوڕخایەن بێ پێویستە زۆر گرنگە ئامانجی پلانی ئامانجی داراییان هەبێ لە نێو خێزانەکاندا و لە هەمووی گرنگتر بریتە لە بوونی هەماهەنگی و بەشداریکردن و گفتوگۆکردن لە نێو ئەندامانی خێزان واتە پێویستە بە ئاشکرا بابەتی دارایی لە نێو خێزان باز بکرێ بەڕاستی بۆ نمونە سەرۆکی خێزانە ئەوەی کە ئەم خێزانە بەڕێوە ئەوە ڕەنگە ئەم خێزانە لە 89 کەس پێک هاتبێ تۆ بە ئاشکرا باسی بکە یانی لەگەڵیان دابنیشە ڕاوێژیان پێ بکە ڕایان وەربگرە بۆ ئەوەی بتوانی ڕای ئەوان وەربگری لە کۆتاییدا هەموو ئەندامانی ئەم خێزانە لە بارودۆخی دارایی ئەم خێزانە تێبگەن. واتە ئەوانەی کە کێشیان هەیە مەرجنی ئەوانن کە هەردووکیان خاوەن داهاتی تایبەت بەخۆ بن ئیوا هەیە لە ماڵەوەشە بەڵام کێشیان بۆ دروستە بێت تەنها تەفاهمەکەیەکە لێکتێنەگەیشتن هەیە بۆ لایەنی دارایی بەڕێستان دوپاتەوە دەکەنەوە. بەڵێ ینی وتمان مەرسنیە دەکرێت دوو کەس بێت کە بۆ نمونە داهاتی داراییشی باش بێ ینی لە ڕووی داراییەوە کێشیان نەبێ بەڵام کێشەی دیکەیان هەبێ و هەردووکیشان بۆ نمونە خاوەنکاری خۆیان خاوەن داهاتی خۆیان لەگەڵەوەی کە دیابوونەوە لە نێوانیاندا ڕوو ئەدا کێشە خێزانیەکانی لە نێوانیاندا ڕوو ئەدا بەڵام لە هەمان کاتیشدا ئەبینین نەک هاوسەران بە تایبەتی هەتا ئەوانەی کە نەتونەتەنی ئەم پرۆسەیش لە ئەنجامی خراپی بارودۆخی دارایی لە هەرمی کوردستان تووشی کۆمەڵە کێشە و ناکۆکی دیکە ئابن جاچ بگات بۆی کە تۆ مەسئولیەتی خێزانێک لەسەر شانە بۆ نمونە 5-6 کەسن ئەم خێزانە ڕەنگە لە ژمارەیەکی زیاتریش پێک هاتبێ کە تەنها ئەبینی سەرۆکی خێزان کە عادەتەن پیاوە ئەم ئەرکە بەڕێوە ئابات. کاتی کە ناتوانێت وەکو پێویست پێداویستیەکان دابین بکات بۆ ئەم خێزانە بەڵێ بە تاکید کێشە دروست دەبێت و ناکۆکی دروست دەبێت و پەیوەندی خێزانیەکان هەتا لە نێو ئەندامانی خێزان نەک تەنها لە نێو ئەم دوو هاوسەرە هەتا لە نێو تەواوی ئەندامانی خێزان کێشە دروستە. پێتان وایە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە پێش زەواجەکە بۆ ئەو کچەکە کاتێک هاوسەرگیریەکە پەروەردەکەی بەو شێوەیە بی کە پارە ئەوەندا گرنگترین شت نەبی لە ژیانی ئەواندا. بەڵێ وتم خاڵی سەرەکی کە پێویستە ئێمە ئیشی لەسەر بکەین بریتە لە گەڕانەوەمان بۆ پەروەردەی وەکو چارەسەر پێویستە ئێمە کار لەسەر پەروەردە بکەین تۆ هەر چەندە کێشەکانی دیکە چارەسەر بکەی بۆ نمونە هەتا ئەگەر لایەنی مادی ئەم دوو هاوسەرە باش بێ لایەنی مادی خێزانەکانیشمان باش بێ بەڵام ئەگەر پەروەردەی خێزانیت نەبوو بەتاکی کێشە دروستە بێ بۆیە پێویستە ئێمە کار بکەین لەسەر پەروەردەی خێزانەکانمان پەروەردەکە لە ئاستێکی خراپدایە بەڕاستی وتم هەمووی بۆتە لاساییکردنەوە ئەبینیم کتێکە کە تەنها تەمەنی 14 ساڵە حەزی لێیە بۆ نمونە لە پێناو ڕۆژەکی کە ئاهەنگی هاوسەرگیری ببینی بەدلێکی سپی لەبەر کا کۆمەڵێک ئەکسسوارات و دیکۆڕات و شتی بۆ دابندرێت بۆ بڕانسێنرێتەوە داوای ئەمە ئەکە یعنی بەکو لاساییکردنەوە لێ هاتووە ئەوان هەست بە بەرپرسیارەتی ئەم پرۆسەیە ناکەن وەکو شێوازێکی لاساییکەرەوە بۆ نمونە دەڵێ دیبی وەکو لەبەرەوەی ئەوە بۆ نمونە ئەو برادرە یان ئەو خزمە بەو نوع چۆتەنی پرۆسەکە پێویستە ئەمنی شوابم وەکو لاساییکردنەوەیەکە بەڵام ئەبینی جاری وای یەک مانگی بەسەرداناتی باوەڕکە کەیسمان هەبووە یەک هەفتە من خۆم لەوێ کە دانیشتم یەک هەفتە بەسەر پرۆسەی زەواجەکە دانەچووە هاتۆتە هەمان شوێن داوای جیابوونەوەی کردووە لەبەرەوەی دەبینی تۆ نازانیم بەرپرسیارەتی ئەم پرۆسەیە لەکوێدایە پێویستە پێش ئەوەی کە ئەم دوو کڕۆکچە یاخود ئەم دوو هاوسەرە بخرێنەنێ ئەم پرۆسەیە پەروەردەیەکی باشە خێزانیان هەبێت لە ماڵەوە اینجا بەرنامە هەبێت بەڕاستی پێویستە وەکو بەرنامێکی سەرتاسەری گشتی هەبێت بۆ نمونە خولی هۆشیاری هەبێت ینی سەبارەت بە پرۆسەی زەوا سەبارەت بە پەرپرسیارەتی زەوا سەبارەت بە ئەرک و مافەکانی ئەم دوو هاوسەرە و ئەوەی کە باسەکەم لە مالیزیا کە پێڕۆکرا ئەم بەرنامەی بۆ نمونە پێشەوەی کە ئەم دوو کوڕکچە دەچن بۆ دادگاکان هاوسەرگیری دەکەن بەدەستێنانی بڕوانامەیەک لە هۆشیاری هاوسەرگیری کە بەدەست بێنن بۆ نمونە چەند مانگێکە بەشدار بن سەبارەت بە بەرپرسیارەتی هەردوو لا بە ماف و ئەرکەکانیان بە کۆمەڵێک بابەتی دیکەی نێوان ژن و مێرد بەدەست بێنن کاتێک کە ئەچێ دادگا کێشەیەکی جیهانیە بەڵێ تۆ هەست بکەی کە بڵێم شارەزای پرۆسەکە بووی کاتێک لە مالیزیا پەیڕۆکرا دوای ماوەیە کە تێبینیان کە ڕێژەی جیابوونەوە کەمی کردووە وتمان ئێستا زۆرێک لە کوڕکچەکانی ئێمە دەستنە نێو پرۆسەکە بەبێ ئەوەی بەرپرسیارەتی ئەو پرۆسەی بزانن ئەوەی باس کرد کە لە مالیزیا کرا یانی چی بەوە هەوسا
حکومت هەمومان ئەرچی هەمومانە ناکرێ من بڵێم بەتەنها بۆ نمونە ئەرچی یەک لایەنە نەخیر من دەڵێم کێشە خێزانیەکان لەبەرەوەی ئێمە تاکیشکین لەم خێزانەدا لە کۆتاییدا ئەگەر کێشە خێزانیەکان زۆر بوون کاریگەری لەسەر ئاسایشی گشتی و کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەی دروستەکە بۆیە ئەرکی هەموو ئۆرگانەکانی ئەم وڵاتەیە ئەرکی هەموو لایەنەکانە لە ڕاگەیاندن لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێکخراوەکان لە مامۆستایانی ئاینی لە تاکێک وەکو من و جەنابەت کاتێک کە ئەبینی بۆ نمونە کێشێکێت و هەوڵی چارەسەرکردنی بدەیت لە زیاتیەوەی زیاتر قوڵی بکەوە یان لە زیاتیەوەی زیاتر وابکەی لە ترازان دروست ببێت بۆیە ئەرکی هەمومانە بەڕاستی زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون و بۆ کاتبەخشینت ئێمە زیاتر بەڕاستی دەمانەوێت زیاتر درێژەمان پێ بدە بەڵام لەبەر کاتی بەڕێستان و کاتی بەرنامەکەشمان هەر ئەوەندەیە زۆر سپاس دەکەن زۆر گرنگ بووکە باس لە چارەسەرەکان کرد هیوادارم لە کوردستانش بتوانین ئەو پەیڕۆ پرۆگرامانەکە بەڕێستان باستان کرد بۆ چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بێتە بوون زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونت بینەران و بیسەرانی زاری کرمانجی زۆر سپاستانەکەم بۆ گوێگرتن و بۆ بینەربوونتان مەدەینە کۆتای بەرنامەکەمان هیوادارم سوودتان بینی بێ کاتێکی خۆش و ئارام بۆ هەمووتان خواتان لەگەڵ